بۆ ئەوەی کە ئاسوودەبی، بۆی کە مرتاحبی، بۆی سەرکەوتوبی، ناچاری هیچ لەسەر پەیوەندیەکانت بکەیت. دنیا بە خۆ دوورخستنەوە و خۆت زیینەوە و بە شان خاڵیکردن لە بەرپرسیارەتی و بە خۆت زیینەوە لەوەی ڕوبەڕووی خەڵک بیتەوە هەل نابێت. چونکە ژیانی ئێمە زۆر ئاڵۆزە. ناتوانانی خۆت بتزیتەوە لە کەس و کارەکەت، ناتوانانی خۆت بتزیتەوە لە ئەو شوێنی کە ئیشی تیاکەی. سیاسەتی خۆت زیینەوە ڕۆژ بە ڕۆژ لاواز دەکەم. سیاسەتی ڕوبەڕووبوونەوە ڕۆژ بە ڕۆژ بەهێز دەکەم. ئەیڵێمەوە سیاسەتی خۆت زیینەوە ڕۆژ بە ڕۆژ لاواز دەکەم. سیاسەتی ڕوبەڕووبوونەوە ڕۆژ بە ڕۆژ بەهێز دەکەم. لە هەموو بوارەکانی ژیانتا ڕوبەڕوو بەرەوە بەهێزترە بێت. ڕاکە لاواز دەبیت. ڕاتە لە ئێستەوە بڕیار بە ئەبێت تۆ ڕوبەڕوو بیتەوە. ڕوبەڕووی کۆمەڵگایە کە زۆرینەی فاشێرە، زۆرینەیەک خەمگینە، زۆرینەیەک دڵتەنگە و کۆمەڵێکی زۆریش لەو کۆمەڵگایە هەن نەخۆشی دەرونیان هەیە. تۆ بۆ ببی بە قوربانی. ئەگەر پەیوەندیەکانت کاریگەر نەبێ ئەوان یێنە ناو ژیانی تۆ. ئەگەر پەیوەندیەکانت کاریگەر بێ هەموو شتێک سنوورەکەی بە دڵی تۆ بێت. و ئەوەش بزانە ژیانی تۆ فیلمێکە. ئەگەر تۆ نەبیتە دەرهێنەری ئەم ژیانە، تۆ پلان و بەرنامەی بۆ دیانەنەی، تۆ ڕۆڵێکی گرنگ نەی بەخۆت، ئەوە بێخەم بە کۆمەڵگا ئەوە بۆ تۆکە. بەڵام ئیتر ئەو کاتەکە فیلمەکە تەواو بوو ئەزانی تۆ دەرهێنەر نەبوویت و دەورێکی باشیشت نەیە بەخۆت، خەڵکانێک هاتن ڕۆڵێکیان یا بە تۆ ڕۆڵی مرۆڤێکی فاشیلی ناو فیلمێک دوجار وانەکەی هەرخۆتی. عزیزان، بە باسمان لە هێز کرد و چۆن بتوانین ئەم هێزە بەدەستێن و سەرچاوەی هێز لە هەر سەردەمێکا جیاواز بووە. بەڕێزان، لە کۆتایی 1970ەکان، سەرەتای 1970ەکان، هەتا 1950 و 1960 و حتا هاتنی ئینتەرنێتیش تا ڕادەیەکی زۆر سەرچاوەی هێز پارە بوو. ئێستش پارە زۆر گرنگە. بەڵام بەڕێزان، پارە هەموو شتێکی حەل نەکرد. ئەگەر بە پارە ببوایە لە بری جێف بزۆس و ئیلۆن ماسک و لە بری ئەمانە ئەبوایە ئێستا کوڕی مەلیکی بەریتانیا و کوڕی مەلیکەکانی سعودی و ئەمانە بچوونایەتە شوێنەکەی ئیلۆن ماسک. ئەوەی کە ئەم نەفەری بردوتە ئەو شوێنە زانیاری و پەیوەندی. بۆیە هەر ئێستا بڕیار بە هیچ لەسەر زانیاری و پەیوەندی بکەیت.